سڵاوتان لێبێت بەرنامەیەم جارێ دەروندروستی تایبەتە بە پشێوی مەزاجی دوو جەمسەری بایپۆلەر دیزۆردەر فاکتەرە مەترسیدارەکان کامانەن لەگەڵ ڕێکارە چارەسەریەکانی کە ئەبێت بگرێتە بەر بە میوانداری یەکێک لە بە ئەزموونترین پزیشکانی دەرونی شاری سلێمانی بینەرمان بن. پشێوی مەزاجی دوو جەمسەری بایپۆلەر دیزۆردەر یەکێکە لە بارودۆخە دەرونیەکانی کە بۆ تاک دروست ئەبێ مەزاجی کەسەکە لە بێتاقەتی و غەمباری و خەمۆکیەکی زۆرەوە ئەڕوا بەرە و مانیا کە شادی لە ڕادە بەدەرە و کەسەکە چالاکی زۆری ئەبێ لە ژیانی ڕۆژانەیە و بنەمای نەخۆشیەکە بنەمایەکی بایۆلۆجیە کە کۆمەڵێک گۆڕانکاری کیمیایی و ڕژێنی لە مێشکی کەسەکەیە ڕوئەیات. بینەری ئەم راپۆرتە بن دەربارەی جۆرەکانی پشێوی مەزاجی دوو جەمسەری کە لە کەسی توش بووە ڕوئەیات. جۆرەکانی پشێوی مەزاجی دوو جەمسەری. پشێوی مەزاجی دوو جەمسەری لە بارودۆخێکی درێژخایەنە. گۆڕانەکان چەند جارێک لە ساڵێکدا ڕووەدات. بە پێی پۆلێنی ڕێبەری دەستنیشانکردنی نەخۆشیە دەرونیەکان DSM-5 پۆلێن دەکرێت بۆ یەکەم پشێوی دوو جەمسەری. کەسی توشبوولانی کەم یەک جار ئیپسۆدی مانیا شادی بۆ دروستە بێت کە زیاتر لە هەفتەیەکە خایەنێت و پاش ئەویش هایپۆمانیا و خەمۆکی بۆ دروست دەبێت کە لە زۆر کاتیشدا نیشانەی سایکۆز لە کەسەکەدا دەرەکەوێت کە لە واقع دای دەبڕێت و پێویست بەمانەوە لە نەخۆشخانە دەکات. دووهەم پشێوی مەزاجی دوو جەمسەری. لەم جۆرەدا کەسی توشبوو لانی کەم یەک ئیپسۆدی خەمۆکی تند و پاش ئەویش یەک ئیپسۆدی هایپۆمانیا شادی کەم بۆ دروست دەبێت کە زیاتر لە 4 ڕۆژ دەخایەنێت. سێهەم سایکلۆسیمیا بە شێوەیەکی دوای یەک هایپۆمانیا و خەمۆکی بۆ دروست دەبێت کە بۆ ماوەی 1 تا 2 ساڵ بەردەوامە بێت. لە هەندێک باردا هەمان نیشانەکان لە کاتی توشبوونی ناخۆشی دیکەی جەستەییدا دەرەکەوێت. هۆکاری سەرەکی لە توشبوون بە پشێوی مەزاجی دوو جەمسەری بایپۆلەر دیزۆردەر هۆکاری بایۆلۆجیە کە گۆڕانکاری کیمیایی و ڕژێنەکانە لە مێشکی کەسەکە، بەڵام کۆمەڵێک فاکتەری مەترسیداری ژەن کە ئەگەر بێت و لە ژیانی کەسێکە هەبێت ئەگەری خراپتربوونی نیشانەکانیەکات. یەکەمیان بوونی کەسی نزیک واتە کەسی پلەیەکی کەسی توش بووە کە نەخۆشی بایپۆلەر دوو جەمسەری هەبێت. دووهەم فاکتەری مەترسیدار بوونی ڕووداوی زەبراوی و نەخوازراوە کە لە ژیانی کەسەکەیە ڕوئەیات. سێمین فاکتەر کە زۆر کاریگەری دەئەنێ بەکارهێنانی مادە کحولیەکان و مادە هۆشبەرەکانە لە ژیانی کەسەکەیە. لە باخچەی سنتەری چارەسەرکردنی نەخۆشیە دەرونیەکانین لەگەڵ یەکێک بە ئەزموونترین پزیشکانی دەرونی سلێمانی کە ئەویش بەڕێز پرۆفیسۆر نزار محەممەدەمین پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانە. سوپاس دکتۆر بۆ قبولکردنی میوانداریە. سپاس بۆ ئێوەش بۆ میوانداریەکەتان. زۆر سپاس. بەرنامەکەمان باز لە پشێوی مەزاجی دوو جەمسەری ئەکەین کە لەوانەیە بۆ هەندێک لەو کەسانی کە خۆیان نەخۆشیەکەیان هەبێت یاخود کە سوکاری نەخۆشەکان ئاشناییەکە بێت. ئەگەر بتوانیت بۆ بینەرانیشی ڕوون بکەیتەوە کە نیشانەکانی چین و چۆن بتوانرێت بیناسینەوە. هەموو شتێک لە ناوەکەیەوە ئەتوانی بزانی بڵێن چی ئەو شتە. کەوتت پشێوی یعنی شتێکی ئاسایی نییە، لە ئاسایی تێپەڕیوە. میزاجی واتە پەیوەندی بە میزاجی مرۆڤەوە هەیە، میزاجی ئێمەوە هەیە، بەڵام ئێنە سەر وشەی یان با بڵێن دەستەواژەی دوو جەمسەری واتە دوو جەمسەری هەیە. چۆن لە بڵێن لە ئەرزە جەمسەری باشوور و جەمسەری باکوور هەیە، عینەن شت لێرەیشە نەخۆشیەکە بە دوو شێوە خۆی پیشان دەدا، یان بە شێوەی شادبوون و خۆشی، یان بە شێوەی خەمۆکی و بێزاری و دڵتەنگی. کەواتە هەمان نەخۆش بە هەندێک جار بە شێوەی شادی دەرەکەوێ، هەندێک جاریش بە شێوەی خەمۆکی دەرەکەوێت. جاری واش هەیە طبعا ئەمانە پێڵەن نۆبەت، یعنی بە ئینگلیزی پێڵەن ئەپیسۆد. نۆبەتەکانی بازە جارێ تێکەڵە، واتە لە هەمان کاتە هەنێک لە نیشانەکانی شادی تێدا هەیە و هەندێکیش لە نیشانەکانی
خەمۆکی تێدایە. تا ڕادەیەک خەمۆکی ئاشناییەکی هەیە لە لای خەڵک کە بێتاقەتی زۆرە نەبوونی چالاکیە ئەو چالاکیانی کە پێشووتر بە ئەنجامی گەیاندووە بەڵام ئەگەر بتوانی شادی و مانیاکە زیاتر ڕوون بکەیتەوە چکە ئەمە هەر دڵخۆشبوونێکی ئاسایی نییە. بەڵێ شادبوون یان مانیا ئەویش دوو قۆناغی هەیە یان دوو با بڵێن بە پێی تیژی نەخۆشیەکە بە پێی توندی نەخۆشیەکە مانیا و هایپۆمانیامان هەیە با لە پێشا بە هایپۆمانیا دەست پێ بکەین بەلای بینەری خۆشەویستەوە سیر نەبێ کە خەڵکێکی زۆر هەیە لە ناو کۆمەڵگا لە ناو خۆمانە هایپۆمانیان هەیە بەڵام کەم کەس پێزانێ ڕەنگە من و بەڕێزت پێی بزانین چونکە ئێمە لەو بوارە کار دەکەین بەڵام خەڵکی ئاسایی تر بەلایەنەوە ئەتوانین چەند نمونەیەکمان پێ بڵێ؟ بەڵێ یعنی مەسەرەن لە ناو کۆمەڵێک خوێنکارە بۆ نمونە یەک خوێنکارە بینین زۆر زیتەڵە زۆر بزیەوە زۆر جوڵەی زۆرە قسەکردنی زۆرە با بڵێن کۆمەڵێک پرۆژە و مەشروع و شتی وای هەیە لە یەک کاتە یعنی کە بەراوردی ئەەکەی لەگەڵ ئەوانەی ترە کە خەڵکی ئاساین یعنی خۆناڵم وانەی تر نەخۆشن و ئەم ساغە ئەوان وانین جا بۆیە ئەڵێم ینی لە ناو هەر کۆمەڵگەیەکە چەند کەسێک هەیە ئەم نیشانانەیان تیا هەیە هەتا حدێک یعنی ئەگەر نەگاتە ئاستێک کەوا کار بکاتە سەر شێوازی ژیانی مرۆڤەکە و هەروەها کاریگەری نەبێ لەسەر دەوروبەری مرۆڤەکەیش یعنی بڵێن ئەوانەی لەگەڵ یا ئەژین لە ژینگەکەیە ئەوە لەو حاڵەتە کێشە نابێت و هەرچۆنێ بێ یعنی بڵێن ئەتوانین بڵێن ئیشی خۆی ئەبا بەڕێوە و کەم کەسیش هەستی پێکا و پێویستیش ڕەنگە زۆر جار پێویستی بە چارەسەریش نەبێ بگرە لە داهێنانە لە ئەنجامدانی هەرکەکانی ڕۆژانەی تر وەکو خوێنکارێک وەکو فەرمانبەرێک موچەخۆرێک وەکو کاسبێک بەقاڵێک ڕەنگە لە خەڵکی کەش باشتر کارەکانی خۆی ئەنجام بدە بەڵام زۆر جاریش لە سنووری ئاسایی خۆی تێپەڕێ و چۆن ئەوە هایپۆمانیایە چۆن ێماڵێن هەموو شتێک بە خوێش بەتام هەندێک جار لە تامەکە تێپەڕێ ئیتر هەستی پێەکەی کەوا ئەمە نەخۆشە و پێویستی بە چارەسەری ژەبێ وەتەمان ئەبێ مرۆڤەکە بەلایانی کەمەوە ئەگەر بتوانین بۆی دەستنیشانیکەین سێ چوار ڕۆژێک بەردەوام ئەبێ ئەم نیشانانەی تیا هەبێ ینی نەک هەر یەکێک لە ئێمە ڕەنگە خەبەرێکی خۆش ببیسێ بۆ ماوەی دو-سێ سەعات دەستکا بە چەقەنەلیان مەسەلەن ینی ئەوە معناوە نییە نەخۆشی هایپۆمانیا هەیە بەڵام مانیاکە وان نییە مانیاکە ئەم نیشانانەی هەموو تایە بەڵام بە توندی یعنی تر پێویستی بە خەو نابێ من و بەڕێزت ڕەنگە پێویستیمان بە 6 تا 8 ساعت خەوە بێ لە 24 ساعتەکە بۆی بەیانی کە لە خەو هەڵەسین ڕفرەش بینەوە یعنی چالاک بینەوە ئەو ڕەنگە سەعاتێک یا 2 ساعت بنوێ ئەو چالاکیشی هەبێت دوای ئەوە چالاکیکە هەیە لە جاران زیاتریش جا پێشەوەی باسی نیشانەکانی تر بکەم من هەموو جارێکە قسە لەگەڵ خوێنکارەکانم ئەەکەم ئەڵێم کە سبەینە تەخەڕوجت کرد بووی بە پزیشکێکی ئێشگر لە یەکێک لە خەستەخانەکانی ناوشار بێ یا لە دەرەوە بێ سەعات 4 بەیانی یا 5 بەیانی دانیشت بووی کە تۆ خەواڵووی خواخواتە کەس نەیە بەلاتە یەکێک خۆیەکا بە ژوورە 4-5 کەسی بە دواوەیە هەموو هەناسە هەڵەکێشن و شەکەت و هیلاک بوون بەڵام ئەو پڕە لە وزە و لە توانا و لەم شتانە ئەوە بزانە مەمانایە وەکوڵیان لێس پرۆف دەڕوایز ئەگەر شتیکە نەبێ تەمان زۆر جاریش بازارە بەتابەتی لە گەنج ئەوانەی کە مادە هۆشبەرەکان بەکارێن وایان لێ جەبا بینەوە سەر شتەکانی تری لە یەک کاتە دە 12 پرۆژەی هەیە هیچیشی ئەنجام نادا زۆر دەست بڵاو ئەبێ مەسەرەن کابراایەکە توانایەکی سنوورداری هەیە لە ڕووی مادیەوە بەڵام چی هەیە ئەی بەخشێ بە خۆی مجازەفە زۆر ئەکا با بڵێن هەندێک جار سنوور ئەبەزێنێ یعنی سە من و تۆ کە قسەکەین من تۆ حسابی پیاوێکی بە تەمەن بۆ منەکەی هەروە حسابی پزیشکێک بۆ منەکەی یعنی هەم تەمەن و هەم پێگەی کۆمەڵایەتی و هەم پێگەی وەزیفی ئەم شتانە ئەو لەو حاڵەتە ئەوەی نامێنێ یعنی هەر بۆ نمونە دوو کەس هەن لە هەمان پێگەن یەکێکیان تەمان هەردووکیان ڕێز یەکتری ئەگرن و احترامی یەکتری ئەگرن و مجاملە یەکتریش ئەکەن یەکێکیان دوێنێ کە کەوتبووە حاڵەتی مانیاوە
هات بۆلام بۆ نۆرینگەکەم باسی طبعا کە سوکاری هێنیان خۆی نەهاتبوو خۆی عادەتەن ئەوانە خۆیان بەخۆیان بە نەخۆش نازانن کە سوکارەی هێنن یەکێک لەو قسانەی کە ئەیکرد دابەزیە سەر کەسەکەی تر کە هاوپیشەیەتی کە جاران بە هیچ شێوەیەک لەبەر مجاملات و ئەم ناشتانە باسی نەکرد چی خراپ بوو پێیوت لە بەرچاوی من وەتەمان زۆر جار لە بەرچاوی خەڵکەکە خۆیشی کەسەکە خۆشی پێی ئەڵێ وەکوتم جوڵەی زۆرە بێ وزەی زۆرە بێ پڕ ئەبێ لە وزە و هەندێک جار خۆ بە زلزانین و فیز و ئەو شتانەیان تیا دروستە بێ نیشانەی سایکۆسس مثلا هەنێکیان گراندیستیان بۆ دروستە مثلا ئەڵێ من پەیامبەرم من مثلا سەرۆکی فلانە وڵات پەیوەندی پێوە کردم ئایا ئەمە ئەتوانین بڵێن لە مانیایە دروست ئەبیان لە هایپۆمانیاشە ئەمان بێت لەناو هایپۆمانیا سایکۆسس نییە تەمانی سە بینەری بەڕێز ئەڵێ و باسی چیەکەن سایکۆسس چییە ئەبێ ئەم وشەیە بۆ بینەری بەڕێز چی بکەینەوە حاڵەتێک هەیە سایکۆسس وشەیەکی ئینگلیزیە بە حەقیقەت تایسە لەناو ئەدەبیاتی کوردیە وشەیەکی گونجاومان بۆ نەدۆزیوەتەوە بەڵام ئەو کەسانن کە یان واهیمەیان هەیە واتە بیرۆکەیە کە چێتە ناو هزریانەوە ناو مێشکیانەوە ئەو بیرۆکەیە هەڵەیە بەڵام لە لای ئەوان ڕاستە چەند هەوڵ بدەی ڕاستی کەیتەوە بەهێنانی ئەنواعی شیکردنەوە و شتیوا لای ئەوانیە ئەو هەر سوورە لەسەرەوەی کە ئەو شتێ ڕاستە ئەمە سەبارەت بە واهیمە اینجا واهیمەکان ئەنواعی هەیە یەکێک لەوانەیە ئەوەیە کە وتمان واهیمەی خۆ بە زلزانین و فیز و ئەو شتانە تەمان واهیمەی تریش هەیە وەکوانەی کە وا هەستەکە کە خەڵک دژێتی خەڵک مراقبەیەکە واهیمەی تریش هەیە ئەنواع وەشکال هەیە با لێرە نەکەین بۆەوە لەبیرمان نەچێت سایکۆزەکە تەنها ئەوە نییە بەڵکو هەلوەسەیش یەکێکە لە نیشانەکانی سایکۆسس هەلوەسەیش دیسانەوە ڕەنگە بینەری بەڕێز بڵێ یعنی چی ئەو کەسەی کە یان گوێی لە هەنێ شت ئەبێ و شتەکان ئەسڵ و ئەساسیان نییە یان بەعزە شت ئەبینێ یەتە بەرچاوی وەکو تارمای وشتیوە کە ئەساسیان نییە ئەمە دوو جۆری سێهەمی یا نیشانەی سێهەمی سایکۆسس تێکچوون لە شێوازی بیرکردنەوەکان سیر و سەمەرە ئەبن کە بۆ مرۆڤی ئاسایی سیر و سەمەرە و هەڵە و نادروستە بێت. دەست خۆش دکتۆر بۆ ڕوونکردنەوەیە کەواتە بەو پێی کە بەڕێستان باسیەکەن بنەمایەکی بایۆلۆجی هەیە ینی کۆمەڵێک گۆڕانکاری نیۆڕۆبایۆلۆجی لە مێشکی کەسی توشبوو بە پشێوی مەزاجی دووجەمسەری ڕوئەیات کە ئەمە لای بەشێک لە بینەران هێشتا باز لەوە ئەکەن ڕێگە خورافی کۆنەکانی کە ئەوترێت جنۆکە دەسی لێوەشانویان جنۆکە چۆتە لە شێوە لە پاشەم ناوبڕەوە گەر بتوانیت وەڵامێک کتێبێت دەست خۆش. ئەگەڕێمەوە لای بەڕێز دکتۆر نزار بۆ وەڵامدانی و پرسیاری کە ئەو گۆڕانکاریە نەچێکە لە مێشکی کەسەکە ڕوئەیە هەرچەند ببورن بۆ دەنگەی کە هەشە لە دەرەوە بەڵێ وەڵای حەزم کرا و تێبینیە بڵێم بەهۆی ئەوەی بەڕێزت میوانی لامان بەخێربێی بەس ئێمە داوای لێبرد نەکەین قسەکانمان کە قسەکەین باگراوندێکی دەنگەدەنگ و هاشاش و شتیوا دروستە بێ بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک سیارە دەنگیان بەرزە و شوێنەکەمان ئەم باخچەیەمان زۆر نزیکە لەسەر شەقامەکە بۆی ئەو دەنگەدەنگەی تیا دروستە بێ داوای لێبرد نەکەین. ئەمەش ئاشناییەکە بۆ خەڵک کە بزانێت سەنتەری چارەسەرکردنی نەخۆشیە دەرونیەکان لە ناو شاری سلێمانیا لە شوێنێکی قەرەباڵغ. اینجا بابینە سەر بابەتەکەی خۆمان من پێشەوەی وەڵامی و پرسیارە بمەوە حەزەکەم تێبینیەک بم. من لە ساڵی 1970ەوە لە بواری نەخۆشیە دەرونیەکان ئیشەکەم واتە 44 ساڵە ئێستا و لە ساڵی 1970ەوە واتە 38 ساڵە عەفوەن وەکو پسپۆرێکی نەخۆشیە دەرونیەکان پاش وەرگرتنی شەهادە وەشتانە ئیش ئەەکەم مەبەستم لەو قسەیە چییە؟ ئەو هەموو ئەزمونە لەو ڕۆژەوەی بەحقەت مەبەستمەوە نییە بە خەڵک لە من ئەزمونم هەیە لەو ڕۆژەوەی کە دەست بەکار بووم هەتا ئەمڕۆ ڕێزێکی زۆرم هەیە بۆ ئەو کەسانەی کە بۆچوونیان لەگەڵ بۆچوونی من نییە یعنی بۆ نمونە خەڵک هەیە بڕوایان بە ڕۆحانیات هەیە خەڵک هەیە بڕوایان بە کاریگەری ئاین هەیە هەر ئاینێک بێت ئیتر ئاینی مەسیحی بێ مسلمان بێ بوذی بێ هەرچی ئاینێک بێت ئەمانە هەریەکە بۆچوونی خۆی هەیە و تێڕوانینی خۆی هەیە لە گۆشەنیگای خۆیەوە بۆ ژیان و بۆ حاڵەتی نەخۆشە دەرونیەکانیش
لێرە باسی ئەو کەسانە ناکەم کە دەجالن کە بازرگانی بە ڕۆحانیەت و بە دیانەت و بە بیر و بڕوای ئاینی ئۆشتانەکەن باسی ئەوان ناکەم بۆیە هەر کەسە بۆ چوونی خۆی هەیە ئێمە لە بواری نەخۆشیە دەرونیەکان بڕوامان بەوە هەیە کە هەموو نەخۆشیێکی دەرونی ئەنجامی دوو یا سێشتی جیاوازە پێکەوە ئەبن بە هۆکاری دەرکەوتنی نەخۆشیە دەرونیەکان یەکەمیان حاڵەتی وراثەیەواتە دڵماوەیی دووهەم ئەو ژینگەیی کە مرۆڤ تایە ئەژی هەروەها پەروەردەکردنی مرۆڤەکە تەبع ئەو زەبرە دەرونیانەی کە ڕوبەڕوویە لە کاتی پەروەردەکردن و لە بەدرێژایی ژیانە ئەو ڕووداوانەی ژیان کە پێ تێپەڕێتر خۆش و ناخۆش هەمویان جێ ئێڵن لە ناو یعنی شوێن پەنجەیان هەیە لەسەر دەرونی مرۆڤەکە بۆیە بەلای ئێمەوە من پەیوەندی بەوانەی ترەوە ناکەم باسی ئەوانەی تر ناکەم و ڕەخنەشیان لێ ناگرم بەلای ئێمەوە نەخۆشیە دەرونیەکان لە ئەنجامی ئەم شتانەیە بەڵام بەهۆی توێژینەوە دەرونیەکان و توێژینە بایۆلۆژیەکان کە کراوە گۆڕانکاریەک لە چەند ڕژێنێکە لە چەند هۆرمۆنێکە لە ناو مێشکی مرۆڤە دروست ئەبێ ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاری کیمیاوین و بە حەقیقەت ئەبن بەهۆی گۆڕانکاری کارەبایی و کیمیاوی کە پێڵن ئەلکترۆکەمیکەڵ لە ناو مێشکی مرۆڤە دەبن بە هۆکاری دەرکەوتنی ئەم نیشانانە بۆیش ئێمە کە پلان بۆ یا ڕێگە بۆ چارەسەری هەر نەخۆشیێکی دەرونی دادەنین پلانەکە دادەڕێژین ئێمە بڵێن پشت بە چەند شتێک ئەبەستین پشت بە گۆڕانکاری لە ژینگەی مرۆڤەکە ئەو کەسانەی کە لەگەڵ هەڵسو کەوتەکەن و هەروەها قسەکردن لەگەڵ مرۆڤەکە و لە هەمان کاتیشە دەرمانیشمان هەیە کاریگەری ئەم دەرمانانە لەسەر بایۆلۆژی ئەو مرۆڤانە حەز ناکەیت کە مەسەلەن پزیشکانی دەرونی بۆ دەستنیشانکردنی حاڵەتەکە پشت بەست ئەبن بەوەی کە لە نەخۆشەکەیە تێبینیە کەنیانەوەی کە سوکارەکە ئەیڕێ هەنێ جار خۆی باز لە حاڵەتی خۆی ئەکا لەبەرەوەی هیچ تێستێک نییە ینی وەکو نەخۆشە جستەیەکان نییە ئیشاعەیەک سۆنەرێک شتێک پیشانی کەسەکە با بڵێ ئەم نەخۆشیەت هەیە ئەمە بێ زیاتر بڕۆنەوە بۆ لێکدانەوەکانی تر کە ئەڵێن لەوانەیە جنچ و بێتە لە شێوچکە حاڵەتی مانیە ئەو ئەکتیڤ بوونە زۆربیان و لێکدانەوەی بۆ ئەەکەن خۆی ئەوە هەتا حدێک زۆڵمێکە ئەیکەین لە بواری یا لە زانستی نەخۆشە دەرونیەکان چونکە ئێستا کۆمەڵێک تێست و کۆمەڵێک شت هەیە چونکە ئێمە نەخۆش کەیە بۆ لامان نەچووە کتێبەکە بخوێنێتەوە اینجا بێ نیشانەکانی مانیایە هایپۆمانیامان بۆ تایە دروست بێ بە حەقیقەت هەر نەخۆشێک هەیە بۆ لای ئێمە ئەبێ بەگشتی سەیری نەخۆشەکە بکەین یعنی وەکو زوومی ئەم کامێرەیە سەیری نەخۆشەکە نەکەین ینی سە ئەم کامێرەی ئەم بە ڕێزانە بە زووم لەسەر منە سەر دەموچاوی من و سەر جەستەی منە و قسەکانی من ئەگوازێتەوە بۆ بینەری خۆشەویست بەڵام ئێمە زوومە بڵێم عەدەسەکەمان هاوێنەکەمان زۆر گەورەترە لەبەرەوە ڕەنگە ئەمە کەسە شتی تری هەبێت ڕەنگە مادە هۆشبەرەکانی بەکارهێنابێ ڕەنگە نەخۆشیەکی غودەی هەبێ ڕەنگە نەخۆشیەکی تری هەبێ ڕەنگە سەرەتای خەڵەفاوی بێ بۆیە کۆمەڵێک تێست و شت ئەەکەین بەڵام نەخۆشیەکە بە تێستەکە دەستنیشان ناکەین ئەوە یەک دووهەم هەنێک جار کۆمەڵێک استبیان واتە وەکو پرسیار هەیە ڕاپرسی هەیە بەوە ئەتوانی بڵێ کە نەخۆشیەکە زیادی کردووە کەمی کردووە ئەمەی هەیە ئەوەی هەیە ئێمە دووسێ شتی تایبەتیمان هەیەکیان لە ئەمریکا بەکارهێنرێت کە پێڵەن DSM یەکشیان لەسەر ئاسی هەموو جیهان بەکارهێنرێت کاڵێت کە پێڵەن ICD کە هەمووی لە 1/1/2022 ڤێرژنی یانزەمینی بەکاردێت جا مەبەستم لەم قسەیە چییە؟ ئەو شتانە ئەەکەین بەڵام ئێمە پشت بە چی ئەبەستین بۆیش چەندێک ئەو پزیشکە ئەزمموی زیاتر بێ هەڵسوکەوتی زیاتر لەگەڵ نەخۆشەکان کرد بێ بە ئاسانتر ئەتوانێت دەستنیشانکردنی نەخۆشیەکە بکە لە چییە پشت بە چیە بەستین بەو زانیاریانەی کە نەخۆشەکە پێمان ئەدا ئەگەر خۆی ئامادە بێت زانیاریمان پێ بدا هەروەها ئەو زانیاریانەی کە لە کەسوکارەکەی وەریئەگرین شەرتیش نییە کە سوکار بێت تەمان بە زۆر جار بە ڕەزامەندی خۆی لە هاوسەکانی لە برادەرەکانی لە مەکتەب لە شوێنی کارکردن هەروەها ئەو قسانەی کە خۆمان لەگەڵ یا ئەیکەین تێبینیەکانمان کە حتا ئەگەر قسەشمان لەگەڵ نەکا وەڵامیشمان نەداتەوە ئێمە تێبینی هەڵسوکەوت و ڕەفتاری دەکەین ئەمانە هەمووی پێکەوە
لەگەڵ کۆمەڵێک تێست هەیە کە ئەیکەین بۆی نەوەک نەخۆشەکە شتی تری هەبێ پێکەوە ئەتوانین بگەینە ئەوەی کە دەستنیشانی نەخۆشەکەی بکەین. یەکێک لەو بابەتانەی کە زۆر باز ئەکرێت لە نەخۆشە دەرونیەکانە ئەوەیە کە هاوپەیوەندی هەیە لەگەڵ نەخۆشی ترانی لە هەمان کاتە نەخۆشی دەرونی دیکەی هەیە و بە تایبەتی لە پشێوی مەزاجی دووجەمسەری بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لەگەڵ نەخۆشەکانی دڵەڕاوکێ زۆرترین هاوپەیوەندی هەیە. ئەنجا ئەمە کاتێک کە یەن بۆ چارەسەری ئێوە هێڵی یەکەمی چارەسەریەکە چی ئەبێ لە لاتان؟ بۆ نمونە لەوانەیە مثلا خێزانی کەسێک بیهێنێ پشێوی مەزاجی دووجەمسەری هەبێ لە هەمان کاتە وەسواسیشی هەبێ یان دڵەڕاوکەیەکی زۆری هەبێت، ئێوە ئایا خۆتان پلانی چارەسەریەکە دائنێن یان لەسەر ئەوەی کە خێزانی کەسەکان کەسەکە خۆی ئەڵێت؟ پرسیارێکی زۆر جوانە. وەڵامەکەیشی هەر ئەگەڕێمەوە بۆ وەڵامی پێش ئێستا نەخۆشەکە ناچێ نیشانەکانی نەخۆشیەکە بخوێنێتەوە و دوایی بێت پیشانی بدا بۆ من، بەڵکو نەخۆشەکە ئیتر مرۆڤێکە لەم کۆمەلگایە ممکنە لە یەک کاتە سێ نەخۆشی هەبێ، ممکنە نەخۆشی جەستەیی هەبێ، نەخۆشی دەرونیش هەبێ، لە هەمان کاتیشە ڕەنگە لە یەک نەخۆشی دەرونیشی زیاتر هەبێ. یەک شتیکە لەبیر چوو باسی بکەی کەسێتی مرۆڤەکەش حسابە، کەسێتی مرۆڤەکە لە مناڵیەوە لی دەرەکەوێ، ئیتر کەسێتێکە کەسێتێکی هستیری بێ، کەسێتێکی گوماناوی بێ، کەسێتێکی خەمۆکی بێ، ئەنواع ئۆشکال کەسێتی هەیە و هەر نەخۆشیە کە ئەیگرێ بە حقیقت کەسێتی نەخۆشیەکەی تا ڕنگ ئەداتەوە و با بڵێن سیماکانی ئەو نەخۆشیە کارکتەرەکانی ئەو نەخۆشیە بە زەقی تایە دەرەکەوێ. ئەمەیە. دووهەمینیشی زۆر جار نەخۆشەکان کێ بۆ لامان خەمۆکی هەیە واسواسیشی هەیە لەگەڵیا یان دڵەڕاوکێشی هەیە لەگەڵیا یان مانیای هەیە و دیسان و دڵەڕاوکی هەیە لەگەڵیا. لێرە یەکێک لە هەڵە گەورەکان کە هەنێک لە ئێمە ئەیکەین ئەوەیە کە ئێمە فۆکس ئەخەینە سەر نەخۆشی مانیاکە یان نەخۆشی خەمۆکیەکە و دڵڕاوشەکەمان لە بیرە چێتەوە. تەمان نەخۆشەکە چاکتر ئەبێ هەتا حدێک سەبارەت بە نیشانەکانی مانیایان خەمۆکی، بەڵام هێشتا نیشانەکانی دڵڕاوکی تایە. ڕەنگە بەداخەوە دکتۆرەکە درکی پێنەکە. بەڵێ ئێمە وەکو وتمان بۆ ئەوەی دەستنیشانی هەر نەخۆشیەک بکەین پشت ئەبەستین بە کۆمەڵێک زانیاری، زانیاریەکان لە نەخۆشەکە خۆی، لە کەسوکاری، لە دەوروبەرەکەی، لە هاوکارەکانی، لە خوێندکارەکانی، لە مامۆستاکەی، لە خەڵکی تر پێکەوە لەگەڵ ئەو تێستانەی کە خۆمانەیکەین ئەگەینە ئەو ئەنجامەی کە چی هەیە و تەبعاً نەخشە ڕێگەدا ئەنێن ئێمە بۆ چارەسەری نەخۆشیەکە. ئەوەمان لەبیر نەچێ لە هەموو حاڵەتی نەخۆشی دەرونیەکانە لە ناویانە نەخۆشی خەمۆکیش لە ناویشیانە پشێوی مەزاجی دووجەمسەری ئەگەری انتحار و خۆکوشتن هەیە. بۆیە دائیمەن شتێک هەیە پلانی سەلامەتی شتێک هەیە پێڵەن پرایۆریتایزیشن، واتە گرنگ لە پێشە یا گرنگترین لە پێشە، اینجا گرنگ دوای ئەوە. بۆیە یەکەم شت ئەبێ هەوڵ بدەین دووری خەینەوە لەوەی کە خۆکوشتن یا پلانی خۆکوشتنی هەبێت، دوایی دەستکەن بە چارەسەرکردنی مانیاکەی، اینجا دەستکەن بە چارەسەرکردنی دڵەڕاوکیەکەیشی یا ئەگەر شتی تری هەبێ واسواسی بێ یا حاڵەتێکی تری هەبێ. دەستخۆش دکتۆر، کۆتا پرسیارمان ئەوەیە کە باز لە پشێوی مەزاجی دووجەمسەری ئەکرێ هێڵی یەکەمی چارەسەری یان هەر هێڵە گشتێکە چارەسەری دەرمانە. بەڵام زۆر جاریش هەنێ ڕێکاری تر هەیە کە ئەڵێن ئەگەرم کەسە لە ژیانی ڕۆژانەی خۆیان شێوازی ژیانی بگۆڕێت ئەکرێ کەمتر بوروژێت بە ئەو فشارانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوانێ. بۆیە زۆر باز لە ڕێکخراوەی خەو ئەکرێت لە کەسی توشبوو بە پشێوی مەزاجی ئەگەر بتوانی بە کورتی باز لەم ڕۆتینە بکەی بۆچی ئەوەنە گرنگە خەوی ڕێکخراو بێت. بەڵێ خۆی هەموو نەخۆشە دەرونەکان بەگشتی چارەسەریان یەکەم شت پێڵەن سایکۆ ئەجوکیشن، واتە فێرکردنی نەخۆش و کەسوکاری نەخۆش سەبارەت بە تێگەیاندنیان پێیان بڵێ نەخۆشیەکە چییە. اینجا دوایی چارەسەری دەرونیش دێ و هاوتەریب هەندێک جار لەگەڵ یا هەندێک جاریش دوایی چارەسەری دەرونی چارەسەرە کیمیاوەکە دێن کە بە دەرمان و شتانە و دوایش ئەگەر پێویستی کرد چارەسەری فیزیاویش هەیە کە بەکارەبایە. بەڵام وەکو وتمان هەموو مرۆڤێک پێویستی بە 6 تا 8 ساعت خەو هەیە ئەوە بە پێی تەمەن. من لە کەناڵی تریشە باسییان بابەتم کردووە 2 هەفتە لەمە پێش بە پێی تەمەن پێویستی مرۆڤ
بۆ خەو کەمترە بێت کە گاتێکێکی لە تەمەنی منە ڕەنگە پێویستی زۆر کەمتر بێ بەڵام هەر چۆنێ بێ 5 ساعت و 6 ساعتی پێویستە بە خەو بۆ ئەوەی تازە بێتەوە فرش بێتەوە ڕفرش بێتەوە ئەو جەستەیە و ئەو دەروونە ئەگەر پشووی تیانە بێ ئەگەر ئیسراحەتی تیانە بێ وەکو مەکینەیەک بەردەوامی کارکە و ئۆتۆماتیک نەکا لە کار ئەکەوێت بجەستە و دەرونی مرۆڤیش وەهایە بۆیە زۆر گرنگە هەنێک لە نەخۆشەکانی خەمۆکی خەویان زۆرە بێ زیاد لە حەد دەبێ هەوڵ بدەین خەوی کەم بکەینەوە و ئەوانەیشی کە مانیان هەیەن هایپۆمانیان هەیە وەکووتم ئەو نەوعانن کە بە 2 ساعت تر پێویستی بە خەو نابێ بۆیە گرنگە خەوەکەی بگەڕێنینەوە بە چی ئەیگەڕێنینەوە طبعاً بە شێواز ئەو شوێنەی کە تایە ئەنوێ ئەو ژینگەی کە تایەتی وروژێنەر نەبێ کەمترین چاو قاوە و شتانە بخوا بە شەو بە هیچ شێوەیەک ئەو مادانەی کە ئینسان ئەو ڕژێنێ بەکاری نێنێ و لە هەمان کاتیشە پێویستی بە هەنێ مەوادی کیمیاوی هەیە کە هەمان دەرمانن بەکاری هێنین بۆ نەخۆشی پشێوی مەزاجی دوو جەمسەری بۆ ئەوەی مرۆڤەکە هیچ نەبێ 6 تا 8 ساعت خەو ئێمە زۆر جار نەخۆشیێت وەلامان لە حاڵەتی مانیای زۆر تند کە بە هەر شێوەیەک بێ وا ئەکەین 15 ساعت یا 20 ساعتێک بیخەوێنین کە لە خەو هەڵەسێ ئەبێ بە مرۆڤێکی تر چونکە پێشتر قەرزاری ئەو خەوە بووە ئێستا قەرزەکەی یاوەتەوە ڕەنگە هێشتا نیشانەکانی تیاما بێ بەڵام زۆر جیاوازە بێ ئەتوانی تەفاهمی لەگەڵا بکەی ئەتوانی قسەی لەگەڵا بکەی و قەنەعەتی پێ بکەی چارەسەرەکان وەربگری. دەست خۆش دکتۆر سپاس بۆ زانیاریەکانت ئەرکت کێشە سپاس بۆ ئێوەش دەستان خۆش زۆر سپاس. دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشیە دەرونیەکان بەگشتی ئەگەر زوو بە زوو بێت یارمەتی کەسی توشبوو ئەیات کە ئاستی کواڵیتی ژیانی بەرەو پێشتر بڕوە. پشێوی مەزاجی دوو جەمسەریش یەکێکە لەو گرفت و شڵەژانە دەرونیانی کە پێویست بەوە ئەکات کە کەسی توشبوو زووتر چارەسەری وەربگرێت بۆی بتوانێت ئاستی کواڵیتی ژیانی لە ئاستێکی جێگیرا بهێڵێتەوە. بەم جۆرە بەرنامەی دەرونندروستیمان پێشکەشکردن بە هیوای دەرونندروستی بۆ هەموو لایەک.